فلێک بۆ ئەم گروپە موسیقی جوانە. خۆشەویستان خاستن لە ماڵەوە بەخێر بێن هەموو لایەک لێرە بۆ قۆناغی دووەم کۆرێک ستار بێگومان لە کەناڵە جوانەکەی کۆرێک تیڤی. وەکو دەزانن هەموو بەرنامەیەک کۆمەڵێک بەشدار بوو منافسی یەکن لێرە گۆرانی دەڵێن بەڵام هەمووی ئەگەرێت سەر ئێوارەیەکی خۆش و لێژنەی بەڕێز لەو کۆمەڵە دوان هەڵەبژێرێت و لە ماڵەوە ئێوە ئەبن بە لێژنە ئێوە یەکێک لەو دوانە ئەکەن بە سەرکەوتوو بۆ فینال. بەڵام پێشەوەی کە بچینە ناوەڕۆک مامۆستا هەڵکەوتزایر باسکە دەمەی پێکەوە بە خێرهاتنێکی لێژنەی جوانکەین. مامۆستا هەڵکەوتزایر هونەرمەند خاتوهانی مامۆستای بەڕێزمان ببورن کا کامەران ئیبراهیم کە سەرپەرشتی چالاکی هونەری مۆزیکە لە زانکۆی سەلاحەدین، دکتۆر محەممەد زازا و ئەزانن لە پشت ئێوە هونەرمەندێکی زۆر جوان و بە شەخسیات و دەنگێک کە من پێڵم دەنگی مکەلسوم باخان باخان مامۆستا هەڵکەوتزایر پێشەوەی کە بچیتە ناو هەموو شتێکەوە یەکێک لێرەیە بە ناوی کاک جەوەد حەسەن کە لە بەرنامەی ڕابردوو دەرنەچوو. ئێوەرەهات ڕۆژەوە بووم خۆشەویستم بۆ نەهاتی، ئێوەرەهات ڕۆژەوە بووم خۆشەویستم بۆ نەهاتی. کاک جەوەد حەسەن لە بەرنامەی ڕابردوو دەرنەچوو بەزەڵام مامۆستا هەڵکەوتزایر شتێکی زۆر گرنگی هەیە پێمان بڵێن. کاک جەوەد بە دەنگە خۆشەکەتەوە چۆپڵەیەک فەرموویێرە بەستا. دەشتێکیان دیارە بە ڕای لیژنە ئێمە دوێنێ قسەمان کرد لە دوای تەوابوونی بەرنامەکە بەڕاستی هەستمان کرد کە توانایەکی زۆر باشی بوو بۆیە شانسێکی پێ بدەین وەکو کارتی جۆکەر کە بتوانێت تا بتوانێت زۆرترین SMS بۆ خۆی بەدەست بێنێ بەشداری بکە لە تۆپدا. بەس هەرچۆنێک بێت بەشدارە لە فینال بێگومان بەشدارە و دوای چی ڕۆیە بەڵام ئەبێ بتوانێت SMSی زۆر بۆ خۆی کۆ بکاتەوانێ تا بتوانێت جەماوەرێکی زۆر بۆ خۆی پەیداکە دەنگی زیاتر بێنێ کە بتوانێت بەشداری بەرنامەکانی تۆپ دەبکات و بۆی هەیە بتوانێت ببێتە ستاری ئەم ساڵ. واو یعنی ئەمە خۆی خاسەکەیە. زۆر سپاس دەکەین. ئەتۆ بڵێیت سپاسی مامۆستایان دەکەم بەڕاستی حەق خۆیان هەر مافێشکە بیدەن لەوەی زیاتر هیچ شتێکی دیکەم نییە دەتوانم بڵێم سپاسان دەکەم و تەواو. زۆر سپاسی کاک جەوەد زۆر سپاس. چەپلەیەکی بۆ لێن. ئۆکەی مامۆستا هەڵکەوتزایر فەرموو. ئەوەی کە ڕاستی بەویستم لەسەر کاکجەواد بڵێم لەو گروپەدا پێشبڕکێکی زۆر هەبوو هەمویان ئەتوان بڵێن باش بوون سەرڕاوی بە یەک پلا کەمتر بوو دەرەجەکەی بەڵام کە بینیمان بە ڕۆیکی زۆر خۆشەوە و زیویریش نەبوو لێمان دەستخۆشی کرد و وتی حەقی خۆشتانە دەرەجەکە زۆر سپۆرت بوو. بەڵێ بۆیە بڕیارمانداوەکو لیژنەوتمان ئەویش حەق بوو کە سەرکەوێ بەڵام سروشتی بەرنامەکە دوو کە سەرەکەی بۆ SMS بەڵام ئەمە لە هەموو بەرنامەکانی جیهان لە هەموو وڵاتەکان باوە کارتێکی جۆکەر پەیدا بێ بۆ ئەو کەسێک کە شایانی ئەوەیە سەرکەوێ و بتوانێت دەنگی باشتر بۆ خۆی بەدەست بێنێ وەکو ستافی لیژنە پیرۆزبایی لە یەکەین و دەستخۆشیشی لە یەکەین ئومێ دەکەین بتوانێت زیاتر گرنگی بدە وەکو ئەوە تەواو ئێستاش دەستکەین بە بەرنامەکە کە ئەو پێنج بەشدار بووە بەشدارن و بە خێراتنی هونەرمەند باخان دەکەین بۆ بەرنامەیە سپاس کە میوانداری کردین سپاسی کارکامەرانیش دەکەین کە بەشداری کرد ئەمڕۆ لەگەڵمان سپاس بۆ هەموو لایەک و بۆ میوانە بەڕێزانە و بۆ گروپی موزیک. خۆشەویستان یەکەم بەشدار بوونەوەی ئارارات حەجی وەرە سەر مەسرح.
تو ستایل جوانك واخوا جمهورت هيا چیت ئامادە کردووە چی گۆرانێک ئامادە کردووە گۆرانێکی هونەرمەند میرا چاپڵەیەک بۆ خۆت و بۆ میرا زۆرم خۆشەوێ ئارات حاجی محەممەد علی دەوروبەری هەولێر سپاس بۆ بەڵا لە منەگەی نەچێ باش لێم تێبێگەستە تۆ خۆری خۆشەویستیم بووی سەرکەوتی بە قۆناغی دۆم ئافرم لنا خمدا هو بقريا ويسم دورتنا تواني هنا تكاكس نتواني لا من تكاك روابك ما قلبي حزن بداستك باتر پی دلی آوی سوم سوتانی چیراکم تنیایی تو تنیا نکم تو کم جوی جیانی سردن خانو گریانی بروانکم لبیرم کی ضلت بموزوی هلو آرارات آرارا هو ها
اوكي ازاني من لكرة مهمترين دنك ببورن ها هونەرمەندی زۆر باش من بەڵام میرا بۆ من ڕقەمێکە لە کوڕە بەڵام من و کوڕەی خۆم زۆر نزیک بوویت سۆزانین لێژ ناڵێت چی دەست لێ خۆشیتکەم کاکارە سپاس بڕاستی ئەو ئەزا و حزۆرێتە دیارێک زۆر قورتە زۆر باشە تێچێک نییە علی ڕزم باش بووی دەنگێکی خۆش هەیە لێبڕایامە دەنگێتە ئەو تەبقە نییە باشتر دەبوو یەک دەرەجە خواردترتە بگۆتە تەسەڵتکم باشتر بوو ئەو ژی دیارە کێشەی پرۆڤەیە لەفزێتە زۆر باشە تەلەفز جار جار سبب ئەوەکو طبقە بەرزە لە طبقاتی بەرز جار جار نەختێکی ناشاز هەیە وەکی دەم شێوەکی گشتی گەلێکی باشە سپاس زۆر ممنون زۆر سپاس دکتۆر محەممەد زازان سپاس ئارارەت پیرۆزبایت لێ دەکەم سپاس هەروەها ئەو جاری شەوتم دەنگێکی زۆر باشتەیە زۆر و ممنون هەروەها لەبان سن و لەبان بوونەشوار زۆر زۆر ئەوەی زۆر ئاکتیڤ حضورت هەیە سپاس ئەوە زۆر مهمە بەڕاستی بۆ هونەرمەند گۆرانی بێت بە تایبەت هەندێک خاڵی بووکە لە نەشاستە کرد ئەوانە و ئەزانم بارحاڵ ئەوش ترست هەیە تازەکاری هیوادارم دوایی چاکی کەیت پیرۆزبایت سپاس هونەرمەند خات و هانی هەر بژی و هەر جوان و پیرۆز زۆر سپاس دەستخۆشیە لە کاکاراتکم بڕاستی دەنگێتە خۆشە ئەداءەتەژی باش بوو لەگەڵ ئیقاعێژی باش بوو زۆر سپاس بەس دەنگێتەی دەنگ دەبان نزم دەبێ گەلێکی خۆشە بەس دەما گۆتۆزگی بەرز بێت یەک باریدە هەندێکی تۆن ڕاستی تەواو نەبوو وەکو نەتقاتەژ گۆتنێرژی گەلێکی وادەح بوو باش بوو بڕاستی دەستخۆشیت لە بکەم زۆر سپاس بۆ کاکامەران ئیبراهیم باخان فەرموو کاکارەرات بەخێر بیت زۆر سپاس ماشەڵڵا دەنگت زۆر خۆشە من لێرە و گۆرانەکەم لەگەڵەوە تیتەوانێ زۆر مەمنون گەنجێکی لێ هاتوویت بە ستایلی جلوبەرگت بەڵسوکەوتی سەر شانۆت بە سەوتت زۆر زۆر خۆشە بەس یەک تەنها شت من لە تۆ بینیم گوێم لێ بوو ئێستا حەزت لە ئادای زۆرە بەس ئادا بکە بەڵام بەپێی پێویست ئەنی گوێ لە مۆسیقاکە بگرە یاخود لەو هونەرمەندەی کەوتوێتی وەک ئەو مێڵێ لە شێوازی ستایلی خۆت وەرگرە بەڵام ئادائێکی بە پێی پێویست بکە و هیوای سەرکەوتنت بۆ خوازم هونەرمەند باخان زۆر سپاس ئارارات دەنگت خۆش بێ سپاس ئافرم بەڕاستی زۆر باشترین لە جارەکانی پێش و بینیمیت لە مەرحەلە یەکەمیش باشتر و بە ئێستعدادێکی باشەوە هاتبووی توانیت سایتەرە بەسەر ناوڕۆکی میلۆدیەکە بکەی هەندێک جار نەشازێک دەکرد ئەویش لەگەڵ ملاحەزەکەی دکتۆر محەممەد بووم ئەگەر تۆنەکە لە شوێنێکی گونجاوتر بووایە پێم وابوو باشتر ئەتوانی سایتەرەی بکەی بەسەر بەڵام بە شێوەیەکی گشتی لەگەڵ قووەتی میلۆدیەکە بەڕاستی سایتەرەت کردبوو بەسەریدا و دەنگت خۆشە وەکو هونەرمەندێک بینیمی سەرکەوتوو زۆر سپاس مامۆستا هەڵکەوتای من تۆنێکی بەرزترم دانابوو بەڵێ یعنی توانای ئەوەم هەبوو بەرزتریش بڵێم بەڵێ بەڵام زۆر ماندوو بوومە یعنی زۆر مشکلە نییە گرنگەوێ بە باشی توانیت سایتەرەکەی سەرکەوتوو ئەو نەشازیانەش یعنی لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە ماندوو بووم ئەگەر نەخۆم دەزانم گوێم بە نەشاس دێشێت ئۆکێ سپاس بۆ ئارارات ئۆکێ خۆشەویستان دووەم بەشدار بناوی دلۆڤان محەممەد دلۆڤان محەممەد چ گۆرانەیەک دەبێژی فەرموو سترۆنێکی هونەرمەندی نەمر ئەیۆسیف سبزۆخوی چاپلەیەکی بۆ لێن دلۆڤان محەممەد لێکر بارانێ لێکر
کانی روپار پریافت هیل دینم گوتیا بلندم تنا بینم سرکردی بۆ قۆناغی پیرۆز. لێژنەی بەڕێز فەرموون. کاک دلۆڤان دەنگت خۆش بێ ئەوەی لەسەرتە و لە سەر توانای خۆتە هەوڵتدا گۆرانێکت بە باشی وت بەس تۆنت زۆر موحەد نەبوو لەگەڵ مەقامی گۆرانیەکە بەڵام دەست خۆش بێ هەرت بتوانیت سەرکەوتو. سپاس. هانی کاک دلۆڤان بەخێر بیت بەڵام بەڕای من زۆر باش نەبوویت یانێ من هیچ شتێکم نەبینی ئەوە کە تۆ خۆتە ئەوەندە ئامادە کردی و خۆتە ئەوەندە ماندوو کردوێت کە خۆت بۆ سوپەرستاریەوە کە بۆ فیناڵ ئامادە کردوێت نا بەڵام زۆر سپاس. سپاس کاک دلۆڤان بڕاستی ئەو گۆرانیەک تە هەلبژارد برایامە مناسبەی منافەسە کوانیە زۆر ڕەحاتە ئەو گۆرانی هەر ئەو مێلۆدیە و تکرار و تکرار و تکرار و تکرار ئەو یەک پاشان بە ئەو خورتبوونە دەنگ تەنەددایە یعنی تەواژبێ خۆ دکرد زیاتر نا پێویدارم سەرکەوتی بێ. زۆر سپاس. سپاس کاک دلۆڤان بەڕاستی گۆ تا ئەو طبقە هەنێکی بەرز کردبا ممکنە ئەداەتە خۆشتر بانە ئەس بهێویمە باشتر پەروەردە بکەیت دەنگی خۆ و سەرکەفتنیش بۆ دەخوازم. سپاس. زۆر سپاس. منیش لەگەڵ هاوڕێیانی بەڕێزم تۆنی گۆرانەکەت یەک تۆز بەرزتر بواە ئەو توانی باشتر بیڵێیت باش بوو دەنگت خۆش بێ بەس هیوادارم ئەم جارە تۆنی باشتر هەڵبژێری بۆ دەنگت سەرکەوت. سپاس هونەرمەند باخان زۆر سپاس. دووبارە چۆپڵێ بوو کاک دلۆڤان دەستت خۆش بێ زۆر ئێنەرژیک بوویت. خۆشەویستان پێشەوەی کە بەردەوام بین لەگەڵ ئەم بەرنامە جوانە بە ناوی کۆرێکستار دەمانەوێت سپاسێکی گەرمی سپۆنزەری سەرەکیمان بکەین بە ناوی ئارگە نەورۆزی مۆبیلیە چاپڵەیەک خۆشەویستان
کە ئەو لێژنە جوانە سەر و خەنەفە جوانە دانیشتۆ سپۆنسەری سەریکمان کۆمپانی ئەرگە نەورۆزی مۆبیلیام ئێستش بەشداربووی سێم ڕێکار ئازاد ڕێکار ئازاد فرمو 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 چه گۆرانیەکە ئامادە کردووە بزانین چەندێک ئێنەرجیکیت گۆرانیەکی هونەرمەند ئومێد باڵەبانم حاضر ئەو هیوادارین بەدڵی جمهوری ئەمانکەی ئەنەرژیکمانەکەیت ئۆکەی فەرمو بەڕێز فەرموون هانی من خۆم لێ کەوت بوو داوای لەبردن گۆرایی نازانم گۆرانی تەوت لە لای بەرحاڵ ئەو ئێنەرژیمە بە هیچ شێوە تێتانە بینی نا زۆر لای من باش نەبوویت
زۆر سپاس هاتوهانی بەێ سپاس کاکەرکان بڕاستی ئەو ئەدا پێویستە حەیەویتر زیاتر حەیەوی بە شکلێکی خاو و نەرم زێدەت گوت ممکنە طبیعەتە ئەو گۆرانی ئەز نازانم یان ئەگە سەبە پرۆڤە بە دیسا نازانم ئالیە ڕزم نەخراب بوو ئالیە مەقام پێویستە سەیطرە بکی باشتر لەفز باش بوو ئەو نەبەراتێ دەنگ زێدە دکی ئەو نەبەرات دیسا سەیطرە لێ نییە پێویستە گوت بیدیوان ملاحەزاتە سپاس زۆر سپاس سپاس کاکەرێگار ڕاستی دەنگێتەوە گڕ بوو گڕێکی خۆش ئەحساسی خۆش لێت هەبوو بس کۆبلایەکە مین ڕاستی ئەو تۆزێکی یعنی ئەدا باش نەبوو یعنی تۆن زۆر باش نەبوو تۆن وەکو نەتقاتە گوتنێرە باش بوو مەقامژی نەگەلێکی درست بوو هەندێکیش تۆن دەکات ڕاستیش مەقام دەرچوو زۆر سپاس کاک کامەران ئیبراهیم سپاس یەکەم شتی من سەرکەوتوو بیت بۆ سەوتیشت خۆشە و گۆرانێکی زۆر مناسبیشت هەڵبژار بوو ئەم شەو بۆ سەوتت ئەگونجێ بەڵام یەکشت لە سەوتە تۆزێ بیژێنە ینی تۆزێ حیوێتێکە ینی تۆزێ ئێنەرژی بکە سەوتەوە بە قوت بیڵێ خۆت هەستێنە لە خەبەرکەرەوە ئەوە زۆر باشە بیکەیت زۆر سپاس مامۆستا گوزەیر ئەفوو کاکرەکان دەنگت خۆش بێ بەڕاستی من هەستێکی باشم لە دەنگ کتابینی ئەختیاری گۆرانەکەش زۆر مناسب بوو بۆ دەنگت ئەکرا ئەگە پرۆڤەیەکی باشتر بکردایە یان خۆت زیاتر ماندوو بکردایە پێشتر باشتر بیڵێ بەڵام ئەوەی لە تواناتدا بوو کردت دەستخۆشیت لێ یەکەم و سەرکەوتوبی زۆر سپاس و دەمانەوێت بڵێن ئەو مامۆستا بەڕێزانە ئەو لێژنە جوانە کە ئەم ڕخنانە کە ئەگرن ئەو هەمووی بۆ سەرکەوتنی جەنابتانە بۆ بەشداربووەکان وانی مامۆستا بێگومان ینی نامانەوێت هیچ کەسێک دڵشکاو بێ بەس پێی دروستە بێ ئەبێت کەسێک باشتر بێ و کەسێک کە ڕخنەکەی لێ دەگیرێ حتمم بۆ چاکبوونی ئەوە بتوانێت کۆمەڵەشت لە خۆیدا باشترکە پرۆڤەیەکی باشتر بەڵام من پێ دەڵم دەنگت خۆشە بێتاقەتیش نەبی بۆ وتەکانی هەموو لە زۆر سپاس زۆر سپاس چەپڵەیەکی بۆ ئێمە کاگرەکار خۆشەویستان بێگومان ئێمە بەردەوامین لەگەر کۆرەکستار و دەمانێت سوپاسی سپۆنسەری سەرەکیمان بکەین کۆمپانیای ئارگە نەورۆزی مۆبیلیە چەپڵەیەکی گەرمیان بۆ لێیان خۆشەویستان بەشداربوویەکی ترمان لەگەڵایە ئەوش بە ناوی کاک سەلام عادل چەپڵەیەکی بۆ لەیان بیرمیە لە قۆناغی یەک پێم وت کاک سەلام تۆ تۆزێک لە خاڵی منەت چی خاڵە تەحسینم زۆر ڕێز و سڵاوم بۆی هەیە ئەوش وتی باشە خێزانەکەشم لەگەڵایە ئەوشە بێت کەس و کارت فەرموو سلام چۆنیت چ گۆرانێک ئامادە کردووە واو ڕێز و سڵاو بۆ عەدنان کەریم و بۆ کاک سەلام فەرموو سلام عادل عابد ماهی من تەنها مەهێکە ماهی من تەنها وەکو نەیکون کونا جەرگم لە تاو هیجرانی تۆ بۆیە بەڕای هەرسێکمان ئۆکەی دەرچی بۆ قۆناغی دووەم دڵی سەوزم لە زاردی تۆ دەلەرزێ لە ساردی تۆ گەرێ بۆ تۆ دەلەرزێ لە
لە دووریتە وەکو ئاهووی گیرە لە ناو داوە بەهۆ بێهۆ دەلەرزێ لە دووریتە وەکو ئاهووی گیرە لە ناو داوە بەهۆ بێهۆ لە کاتی تێپەڕینە وەکو مۆمێک نزیک شەو بۆ دەلەرزێ وەکەو ئێوارەیمان کەوتە خوارێک وەکەو ئێوارەیمان کەوتە خوارێک وەکو پەردەی دەمی ئاسۆ دەلەرزێ دڵم خوێنە گوڵاندا مجاستات دڵم خوێنە گوڵاندا مجاستات بە خوێنی دڵ وەکو شەو بۆ بخوێنی دێ وەکو شەو بۆ دەلەرزێ چاپلەیەک بۆ کاک سەلام دەستەکانت خۆش بێ زۆر خۆش بوو بەجارێکیش پێویستیمان بە گۆرانەیەکە کە زۆر هەستمان بات بزان لێژنە لای وایە هەستیدا بە لێژنە یان نە دەست خۆش ئێستا بابچین لای خاتو باخان زانی باخان بەڵێ بەڕاستی سەوتت پڕ ئێحساسە من هێواش بوو بوومەوە لێرە زۆر تەرکیزمە کرد بەڕاستی سەوتت پڕ ئێحساسەوە سەرکەوتوو بیت هەرەوە ناتوانم بڵێم چاپلەیەک بۆ گوڵەباخ هۆنەرمەند باخان دەنگت خۆش بێ ڕاستی تەرنیمێکی خۆش دەنگێتت هەیە ئەسکارم بێژم ئەف سێفەت ئەو جۆرەی دەنگ تایبەت بە ئەسکارم بێژم دەنگێکی فعلەن سۆرانیە زۆربەی پیاوی سۆرانی ئەو دەنگ حاز هەیە یعنی مێژوای کوردیدا هەیە زمانە کوردیدا سپاس سپاس بۆ کاک کامەران ئیبراهیم چاپلەیەکی وەرە کاک سەلام دەنگت خۆش بێت بە ئەدایەکی زۆر جوانگۆرانەکەت وت هەندێک جار لە کاتی دەستپێکردنەوە بیدایەتی دەستپێکردنەکانت زۆر فۆرتی بوو لە تۆن دەرەچوویت بەڵام وەکو هەست چوبیتە ناو ڕوحی گۆرانێکەوە و بە شێوەیەکی ئارام دەنگێکی باسی خۆشت هەیە سەرکەوتوو بی زۆر سپاس سپاس بۆ مامۆستای خۆشەویست کاک سەلام زۆر سپاس بەڕاستی دەنگێکی زۆر گەرم و تۆنێکی زۆر زۆر جوانتەست بەڵام سایکە ئێستالی خۆت دۆزیتەوە یانێ من ئەحساسەکەم تۆ زۆر ئەتوانی زۆر زۆر سەرکەوتووبی زۆر زۆر باشتر لەمە بیت کە ئەگەر ئێستالی خۆت بدۆزیتەوە زۆر زۆر باش بوو زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس خاتوهانی سپاس کاک سەلام دەست لێ خۆشیت کەم بڕاستی ئەو شتر گوتنەوە برادرن گوتن تاکیدکردن سەر یەک تشت ئەوە پێویستێک جارێک دیش هەڵک هاتی باشترێ هەینا بکی ئەو نەشاز نکتە چێنەبن جار جارش خەتێ مێلودی دەردکەوی تە شکلێکی نەرم گوتیە دیارە گۆرانی وات بێژە بەس دیسا ئەس دپرسم ئەگەر کاربی گۆرانیکی دی یا ستایلێکی دی بلکی بۆ دەنگێت عجەبە چۆنە نازانم سپاس
زۆر سپاس دکتۆر محەممەد زازا چپڵەیەک بۆ لێژنەی بەڕێز زۆر سپاس بۆ کاک سەلام بێگومان فەرموو ئۆکەی خۆشەویستان ئاخیرم بەشدار بوو بە ناوی کاک ئاراس بزانین وکو هونەرمەندی خۆشەویست ئارازی خەپەگەم بوو خۆم گۆرانیڵیان بە عکسی ئەوە ئاراس فەرموو من نفدم تو بمري از بمينم من نفدم تو بمري از بمینم بیده یاره خوشی جینه دانا بینه از بومدی عشقاتا لو راه دم دنالي نايم أزبو مدي عشقاتا لو راه دم دنالي نايم جرقود الال منا كيلا تقونا دا وانا يارا البما فيلا منا هلا جرقود الال منا كيلا تقونا دا وانا يارا البما فيلا حالم بيتا بدوستها بالم جي حيفادا الزنالم بوجي تهيلا ما يزالم من هناي أزبي حالم بيتا بدوستها بالم جي حيفادا الزنالم بوجي تهيلا
هلا ما ظالم من هلا من هلا جركود لال من كلا تقهنا دا وانا يارا البما بلا زۆر سپاس بۆ کاکارە سەرجێکی خۆت بێنە بزانین یانە حەزەکەی ڕاکێ لە دەست لێشنە قسە نەکەن توخوا چەپڵێک بۆ ئەم گروپە جوانە زۆر سپاس لێشنەی بەڕێز فەرموو بەڵێ سوپاس دەشتنگیان دەست خۆش دەنگ خۆش کاگاراس هەوڵەتدا بە شێوکی باش گۆرانەکە بڵێ لێ قاع باش بووی تۆزەوەی کە لێ من جێ ملاحەزە بوو کە دەستت پێ کرد بە فۆرتی بوو تۆزێ لە سەرەتای گۆرانەکاندا بەڵام هەوڵتدا بوو بتوانانی خۆت بگونجێنی لەگەڵ میلۆدی گۆرانەکە سەرکەوتوو بیت سپاس هانی دەنگت زۆر بەخۆتە زۆر باشە بەڵام زۆر نەشاستە کرد یانێ سێتەرەت بەسەر دەنگی خۆتانە بوو بەڵام بەعام زۆر باش بوو بله سپاس کاکارەس حزورەتە باشە بڕاستی جالی حزور و ئەدا باش بوو ڕزمژی باش بوو هەر ئەو گۆرانی برایم ڕەحات بوو یعنی زۆر زەحمەت نەبوو لێ هەر باش بوو مەقامێتە باش بوو ئەگەرتە باشتر خەڵی مێلودیە مەقام درست بگۆتایە یعنی پێویستە زێدە ڕاهێنان بکی سەر مەقام خۆتت زانی گۆتنا مەقام ڕەحەت نییە تشخۆر هەلبژارتیە بێ مەجبورن حکم بکەن سەر ئەو مەقام لەفز زۆر باشە لێ ئەو گۆرانیەک تە هەلبژارت بڕایان باش نەبوو بەلێ مامۆستا لێرە تشتێکی هەیە دەستبێژم تەواو لێبوونێت کەم لێ جمهوری خۆشەویست لیژنا بەڕێز خوداز نەخۆشم ئەگارێکی ماسەکە دەبین بۆ ببرن ساعتە تەفەت باش سەرکەوتی بی ئینشاءالله سپاس کامەرە کاکاراس دەستخۆشیە دەتکرد ڕاستیە دووبارە ناکەم سەر هەواڵێ مێ لە ژنێک و سەر میلۆدی باسکردن متفقم لەگەڵوا دەستکارم سەر مەقامێ هەنێکی ملاحەزە بکەم ڕاستیە ئەو مەقام ئەو جۆرێ مەقام ئەو لاوەکی کورمانجی ڕەسەنی فلۆکلۆری گەلکی خۆشە بڕاستی بەستە تۆزێکی بخێراییتە گوت خۆسکاتە گرانی هەنێکی گۆتبانە استراحات هەبانە نابانە نابێنە چەند جملێ موسیقی دە جملێ مەقام دە تێ خۆشتر گۆتبانە دەنگێتە خۆشە سپاس سپاس کاکامەران ئیبراهیم من یەکەم شت هیوای تەندروستی باشت بۆ خوازم هیوادارم زوو باش بیتەوە بۆی ئەم جارە گۆرانی باشتریشمان پێشکەشکەیت و هیوادارم ئەم جارە تۆزێ بچیتە ستایلی مۆدێرنەوانێ هەیە فۆلکلۆری زۆر خۆشە بەس جارێ ئەمە و جارێ ئەوە سەرکەوتوو بی زۆر سپاس هونەرمەند باخان ئەگەر بتانوێت بزانن کێ لە 5 بەشدار بۆکان دوانەکەیان دەرئەچێت ئەبێت بوەستن لە ترس بمێننەوانێ و عرەق بکەنەوە هەتا هونەرمەندی بەڕێز باخان گۆرانەیەکوان پێشکەشکە چەپڵەیەکی گەرم بۆ خات و باخان فەرموو واو مەوازە جوانە لەبەرت کردووە فەرموو چۆنیت باشیت وەزای چۆنە چ گۆرانێکمان پێشکەشەکەی من چۆنم لە پێشەوە سپاس دەشنێکیان من ئێستا مەجا لە دوو کەلیمەی بچووک بڵێم من وەکو ئەمڕۆ کە هاتووم میوانی لیژ نەبم بە تەجروبەیەکی بڵین وەکو بینەر کە بینی وتانە کورتە بەڵام هەمیشە هەڵم داوە لە هوەرە لە بواری هوەرە بچمە قوڵاییەوە هەر بەوەش حەزم کرد ئەم شەو ئامادە بم وەکو
میوانێکتان نەکوەکو سەرەکی لیژنە بەڵام هاتم یارمەتیەکیان بەم و هیوادارم ئێستا تۆزێ جوڵەتان تێ بکەوێ بە گۆرانی کەس لە عێشق. زۆر سپاس. خان چاپلەیەک داوای دووبارە لێکەنەوە دووبارە هەڵی چی؟ باش بەس بە یەک شەرت فەرمی ئەبێ بڵێن بەڵێ باشە اینجا شەرتەکەڵێم
ئێستا ببێ مۆسیقا ئێڵێن بێکەوە یەک تۆزی بچووک ئۆکەی؟ بزانم ئەوەتان حەز لێ لە بەریشتانە ئیزانن؟ اوكي يلا كاس لا الشاق دلي اشكي ليه توري ما زين شكي بالله مدلك لا 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 هرقصة يا كبوكي لسر زارت سماك بتشود الدم راح يشخوي بقربانك واو 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 باخن باخن هلو باخد دوای شەرمەکە مای نه زۆر سپاس دەکەین واخەنگیان زۆر سپاس دووبارە چەپڵێک بۆ خات و باخەن دەتوانێت بچێ دانیشێتەوە ئۆکی خۆشەویستان یەکەم بەشدار بوو بە ناوی ئارارات حەجی کە گۆرانی میرایوت یس دووەمیان دلۆڤان محەممەد بێگومان ڕێکەر ئازاد ئەی سەلام عادل بە گۆرانی عەدنان کەریم فەرموو یس و ئاراس کە بێگومان بە ئەکسی ئارازی خۆشەویست بوو زۆر سپاس لێژ نەی بەڕێز فەرموون ئێوە پۆینتەکانتان زۆر سپاس دەشتێکیان بە ناوی ستافی لیژنەوە دەستخۆشی لە هەر پێنج بەشدار بۆ کاکەین هیوادارین ئەوەی کە دەرچوو بتوانێت پومتی زیاتر لەلایەن جەماوەرەوە لە ڕێی 9252 ئێسمێسی کۆڕک بەدەست بێنێ بۆ خۆی بۆ سەرکەوتن بۆ تۆپدا یانی کووتمان دوان دەرەچیە بەڵێ دوانە یەک هەفتە مۆڵەتیانە لە دوای ئەوەی کە بتوانن لە ڕێی ئەسمئێسەوە پومتی زیاتر بۆ خۆیان و دەنگی زیاتر ئێمە 150 دەین بە جەماوەری خۆشەویست ئەوەی کە سەری کۆڕک تیڤی دەکا و بەرنامەکە دەبینێ ئەوەی کە ئەمێنێتەوە هیوادارین دڵی لێمە نەشکێت بەرنامەکە هەر بەو شێوەیە هەر ئەبێ لەوەش کەسەرەکە ئەخیرەن یەک کەس ببێتە کۆڕک سوپەرستار زۆر سپاس مامۆستا لە ئاراراتەوە دەست پێەکەین دکتۆر محەممەد کاک ئارارات نکمە 8 پلە وەرگرتیە 8 یس دکتۆر محەممەد زاد لە لای منیشە هەروەها 8 وەرەگری ئارارات لای منیش 8 بە هەمان شێوە لای منی 7 ئاها ئۆکەی 8 عفوا 8 باخان 8 کۆی گشتی دەکاتە 40 پلەی بەدەستێنە 40 پلە هەر زۆر زۆرە واو کاک دلۆڤان دکتۆر نکمە کاک دلۆڤان 6 دەرەجە وەرگرتیە لەلای منەوە پێنج زۆر سپاس لە لای منی 6 پلە لای من 5 پلە هەر زۆر سپاس باشە پێنج زۆر لای من 6 زۆر سپاس دەکاتە 28 28 کاکرەکان دکتۆر نکمە 7 دەرەجە وەرگرتیە لای من پێنج لای من حوت ڕێکار لای من 6 لای من 7 کۆی گشتی دەکاتە 32 پلە 32 پلە بۆ کاک ڕێکار سپاس سەلام عادل لای دکتۆر کاک سەلام هەر 7 دەرەجە دیسان منکمە وەرگرتیە لای منیشە واو سپاس لە لای منیش 7 پلە زۆرەوانە جەمەجی 7 پلە لای من 8 واو کۆی گشتی دەکاتە 36 پلە 36 پلە بۆ کاک سەلام 36 دەرەجە ببرن کاک ناراس
کاک ئاراس شەوکەتەمینک من 6 دەرەجە وەرگرتیە لا من شەروەها 6 دەرەجە لای من حوت پلە الجا من حفت پلەیە لای من 6 کۆی گشتی دەکاتە 32 پلە 32 ئەوە شەر زۆر زۆرە دەشتیگەن ئەوەی کە دەستخۆشی لە هەر پێنجانەکەم خۆشەویستی زۆر هەیە بەس هەموویان سپۆرتن هەمویان زۆر سپۆرتن هەمویان لێرە گوێم لێ پشگیری یەکتریەکەن و سپاسی یەکتریەکەن واو زۆر گروپێکی باش بوون دەستخۆشیان لە یەکەم ئەوەی سەرکەوت کە یەک هەفتە مۆڵەتی هەیە بە SMS بتوانێت پونکتی زیاتر بۆ خۆی بەدەست بێنێ لە ڕێی 9252 کاک ئارارات و کاک سەلامە واو چەپڵێکە بۆ لە ئێوە پێشەوە ماچی یەکتری بکەن خۆشەویستان وەکو بینیتان کاک ئارارات و کاک سەلام دەرچوون بەڵام یەکێک لەو دوانە خۆشەویستان دەچێت بۆ فینال ئەویش چۆن ئێوە لە ماڵەوە دەبن بە لێشنە چۆن SMS دەکەن بۆ 9252 یان کاک سەلام یان کاک ئارارات بەدەستی ئێوەیە بچێت بۆ فینال یان نە ئێوەش لە ماڵەوە ئەتوان ببن بە لێشنە بەڵام ببن بە لێشنەیەکی زۆر شیرین کە چەند شیرینن لێرە بەڕاستی چەپڵەیەک بۆ خۆتان واو چەپڵێک بۆ ئەمانەش با پێکەوە باوخێک بکەین دەستی یەکتری بگرین زۆر سپاس ئۆکەی خۆشەویستان لێرە هاتینە کۆتایی بەرنامە و ئاخرم قسە بۆ لێژنەی خۆشەویست و بێگومان سپاسی هونەرمەندی خۆشەویست باخان دەکەین و هەموو لایەک خاتوهانی چەپڵێک بۆ خاتوهانی گیان دکتۆر محەممەد زازان و بێگومان کاک کامەران ئیبراهیم و مامۆستای خۆشەویستمان مامۆستا هەکەوزایر فەرمو بۆ دو قسە و ئێمەش دەڵێن خۆ حەفیز زۆر سپاس بۆ هەموو لایەک و دەستان خۆش بێت ئومێدی سەرکەوتن بۆ هەموو لایەک سەرکەوتن